هەوە بن بینەران بژارە دوێژی لەسەر ڕۆڵ و کاریگەریە پەرستاران لە نەخۆشخانە وارووا لە ناوچەکەیژی مە میوانداریە دکتۆر عەتیە کەریم ڕاگرا سکۆڵا پەرستیاری کردە سپێدە باش تو بخێراتی بۆ بەرنامەیە بەیانیت باش کوردستان بەیانێتان باش سواز بۆ هەموو بەخێربێ دکتۆر ئەگەر سەرەتا باس لە سکوڵی پەرستاری بکەین وەکو بەرچاوڕوونیەک دامەزراندنی ئەو سکوڵە بۆکەیە گەڵێتەوە کارەکانی چی لە خۆگرێت؟ سکوڵی پەرستاری لە 2001 بۆ 2002 دامەزراوە ئەتیباریەکەین بە سکوڵی یان کۆلێجی دایک چکە یەکەم کۆلێجی پەرستاری بۆ لە کوردستان کە دامەزراوە لە سلێمانی ئەو کاتش بەهۆی پێویستی و ضرورەتی شاری سلێمانی بۆ پەرستاری ئاستبەرز یان پەرستاری ئەکادمی لە 2001 بۆ 2002 سکوڵی پەرستاری دامەزراوە ئەو کاتە بە ستافێکی زۆر کەم ئەوەی ڕاستی بێ ئێمە هاوکاری کۆلێجی پزیشکی بە بەرزە نرخێنین لەبەرەوەی دەورێکی زۆر باشیان هەبوو لە دامەزرانی کۆلێجەکەمان و هاوکاری مامۆستاکانی زانکۆی بەغا توانیمانە ڕێژێکی باش لە خوێندکاران تا خەڕوج پێ بکەین و هاوکات لە دوای 4 ساڵ لە دامەزرانی کۆلێجەکە لە هەمان کاتە خوێندنی ماستەر و دکتۆراشمان کردەوە ئێستا بە ئەوەی ڕاستی بێ سەر ژمارەیەکی زۆر باشمان هەیە لە دەرچوەکانی کۆلێژی پەرستاری زانکۆی سلێمانی لە هەڵگرانی ماستەر و دکتۆرا ئەو خوێندکارانەی ببوورە شوێن ئەو خوێندکارانەی کە لەو سکوڵە ئەخوێنن ئەوانن کە لە پەیمانگاکان دەرچوون یاخود شێوازی وەرگرتنی خوێندکار چۆنە؟ نەخێر ڕێژەی زۆر یان ژمارەی زۆری خوێندکارەکانمانەوانن کە لە قبول مەرکەزیەوە بۆمانێن ئەو خوێندکارانن کە قۆناغی شەشیان تەواو کرد و تەقدیمی زانکۆکەن پشتی شێر بەر ئەوانەکەوێ لە هەمان کاتە ڕێژەیەکی کمان لە کورسی کە ژمارە کورسەکان ئێستا گەیشتوتە 10 کورسیمان تەرخان کردووە بۆ کارمەندانی تەندروستیەوانن کە پەیمانگاکانیان تەواو کردووە و لە نەخۆشخانەکان کارەکەن دوای 2 ساڵ لە خزمەتکردنیان لە نەخۆشخانەکان بۆیان هەیە ئەگەر نمرەی پەیمانگاکانیان لە 70 و بەرەو ژوور بێ بۆیان هەیە پێشکەشی ئەو 10 کورسیە بکەن کە منافەسە بکەن لەسەر ئەو 10 کورسیە و هەروەها ئێمە جۆرێکی تر لە خوێندکار وەرەگرین ئەویش یەکەمەکانی پەیمانگا تەکنیکیەکانن سێ کەسی یەکەم سێ خوێندکاری یەکەم لە پەیمانگا تەکنیکیەکانی شاری سلێمانی و دەوروبی شاری سلێمانی وەرەگرین و هاوکات لەگەڵ یەکەم خوێندکاری بەشی ژنان و مناڵبوون. بەڵێ دکتۆرە ینی دوای ئەوەی کە ئەو کۆلێژە کرایەوە ینی ئێوە توانیتان وێنای پەرستیار بە تایبەتی ینی لە ئێستادا لە ناو کۆمەڵگادا بە شێوەیەک سیر بکرێتن تا چەند توانیتانەوە بەرەو پێش ببن؟ بەڵێ ڕۆڵی پەرستاری زانکۆ ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە لە نەخۆشخانەکانە هەر حەزەکەم لێرە بڵێم بەشایەتی جەنابی وەزیری تەندروستی بەڕێز دکتۆر ڕێکەوت خۆی شاید حاڵە لەوەی کە دەستی حەقەقاتە سەرەوەی کە لەگەڵ دەرچوونی ئەو ڕێژەی کە ئێستا هەمانە لە خوێندکارەکانی ینی دەرچوانی کۆلێژی پەرستاری گۆڕانکاریی باشیان کردووە لە ناو دام و دەستگا تەندروستیەکان ئەو ڕێژەی کە ئێمە ساڵانە تەغەڕوجیان پێکەین بەپی پێویستی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان نییە بەس لەگەڵەوە بەو ڕێژەکەمەوە کە ئێستا ئەوەی کە بەرچاوە بینین گۆڕانکاریەکی باش ڕوویاوە. بەڵێ دکتۆرە بۆ ئەوی ینی بەرچاوڕوونیەکی تریش هەبێتن مەسەلەن خەڵک باشتر بزانێتن ینی ئەرکی پەرستیار لە ناو نەخۆشخانەکان چییە؟ چه ئەرکێکیان لەسەر شانە چ جیاوازیەک لە نێوان پەرستارێک و دکتۆرێک هەیە مەسەلەن؟ من بەوە دەست پێکەم حەزەکەم بزانن کە پسپۆڕی پەرستاری پسپۆڕێکی زۆر جیاوازە لە پسپۆڕی پزیشکی لە ڕووی چیەوە لە ڕووی کیان و ڕۆلیان لە ناو نەخۆشخانەکانە پزیشک ڕۆڵی خۆی هەیە و پەرستاریش ڕۆڵی خۆی هەیە هیچ کەسی هیچ لەمانەت ملحەقی ئەوەی تر نییە بە هیچ جۆرە پەرستار تەواوکەری ئیشی پزیشک نییە بە هاوتەریبی ئەڕۆن لە هەریەکە و خەتی خۆی هەیە هەریەکە و ڕۆلی خۆی هەیە بەس چییە بە هاوتەریبی ڕۆڵەکانیان نەبینین ئەمە بەنسبەتە و حەزەکەم و بەرچاوڕوونیە بڵێم کە پەرستاری زانستە و پسپۆڕێکی تایبەتە و تایبەتە بە پیشەی پەرستاریەوە بەنسبەت ڕۆلی پەرستارانمان ڕۆلی
ئێمە دای هەموو کات ئەو وشەیە وترێتەوە کاڵین پەرستار بەردی بناغێک نەخۆشخانەکانە ئەگەر هاتوو لە بۆ ماوەی سەعاتێک پەرستار ڕۆڵی خۆی نەبینێ یا پەرستار لە ئیش بوەستێ شیرازەی هەموو کۆمەڵگا تێگەچێت نەک تەنها نەخۆشخانەکان چونکە ئەگەر هاتوو ڕۆژێک پەرستاران لە ناو نەخۆشخانەکانە دەوریان نەبێت یان کارەکانی خۆیان جێبەجێ نەکەن سیرەکەین هەموو شتێک شەلەلی تێکەوێت ڕۆڵیان لە ناو نەخۆشخانەکانی ئێستامانە لەگەڵەوەی کە ئێمە ناڵین هەموو شتێک بە پێی پێویستە و لە ساسە ئیشەکانی خۆیان جێبەجێکن بەس بە شێوەیەکی پێویست دەوریان هەیە بەنسبەت پەرستاری زانکۆوە ئێستا شوێنە گرنگەکانیان وەرگتووە ئەو شوێنە وردانە کە لە شوێنە بڵین کریتیکاڵەکان شوێنەکانی کە پێویستە پەرستارێکی ئاست بەرز و پەرستاری ئەکادمیتیا بێت دەوریانەوەیە کە ئێستا بوون بە بەڕێوبەری پەرستارمان هەیە بەڕێوبەری سنتەرەکانە لە سنتەری دڵ سنتەری فریاکەوتنی سەرەتایی پەرستاری زانکۆ ئێستا معاون مدیرە لە نەخۆشخانەکان و لە سنتەرەکان شەنەها پەرستاری زانکۆیمان هەیە کە ئێستا هەڵگرین بڕوانامەی ماستەرن لە نەخۆشخانەکانە کارەکەن لەبەرەوە سەیرەکەین ئێستا ڕۆڵێکی زۆر بە چاویان هەیە و وەکوتم لە چەند هەوڵێکی زۆر دراوە بۆ گۆڕینی سیستمی پەرستاری ئێماڵی سیستمی پەرستاری چەند هەوڵێک دراوە ئەو هەوڵانە لەوانەیە مەبەست لە گۆڕینی سیستمی پەرستاری چییە؟ بەڵێ سیرەکەین ئێمە چونکە ئەگەر هاتوو تەمبەردی بناغی نەخۆشخانەکان بێ و بڕبڕی پشتی نەخۆشخانەکان بێکەوە بێ پەرستاری دەورێکی ئەساسی هەیە کە سیستمێکی هەبێت کە کیانێکی هەبێت کە تەوسیف وەزیفێکی هەبێت بەداخەوەم تەوسیف وەزیفێ لە ساڵان لە زمانی لە کاتێکە کە ئێمە پشمان بە ڕێنمایەکانی تەندروستی بەغا بەست تا ئێستا ئەو ڕێنمایانە هەر هەیە بەس چییە کە بە پێویست کاری پێ ناکرێت کە دابەزێنرێت ئێمە لە وەزارەتەوە بە شێوەیەکی تەوسیف وەزیفێ دابەزێنرێت بۆ فەرمانگەکان و بۆ بەرایەتیەکان و بۆ نەخۆشخانەکان بسکاگاتە سەر جێبەجێکردنی بە پێویست جێبەجێ ناکرێت ئەگە تەوسیف وەزیفی جێبەجێ بکرێت هەموو ئاستێک لە پەرستارانی لە ناو نەخۆشخانەکان لە پەرستاری دەرچووی ئامادەیەکان لە پەرستارانی دەرچووی پەیمانگا لە پەرستاری دەرچووی زانکۆ ئەمانە هەریەکە و ڕۆڵی خۆی بێت ئەمە هەریەکە و لە تەوسیف وەزیفەکە ئەرک و مافی بۆ دابین کراوە ئێمە گەر بتوانین ئەوە بخەینە کار ئەوە توانین ئێمە ئیشێکی زۆر باشمان کردو بەڕاستی توانین ڕۆڵی پەرستار جێگیرکەین لە نەخۆشخانەکانە باشە خوێندکار چۆن بەرەو پیری ئەو کۆلێژەی ئێوە دێتن بۆی مەسەلەن لەوێ بخوێنێت خۆشبەختانە ئێمە ئیقبالێکی زۆر هەیە پێشوازیێکی زۆر هەیە لە کۆلێجەکەمان ساڵانە بە پێی ئەو پلانی کە دایانین بۆ وەرگرتنی ڕێژەی خوێندکار دوو ئەوەنەی پلانەکە خۆمانمان بێت نوتم سەرباری ئەوەی کە ئێمە لە قۆناغی 6 وەرەگرین لە دەرچوانی قۆناغی 6 لەگەڵەوە شاد یەکەمەکانی پەیمانگا وەرەگرین و کارمەندانی تەندروست وەرەگرین ئەو ڕێژەی کە وەریەگرین لە بۆمانیت بەهۆی زۆری تەوان بەهۆی زۆری ڕێژەی دەرچوانی پۆلی شەشەوە سێرەکەین لە پلانەکەی خۆمان زیادتر وەرەگرین دوو ئەوەی پلانی خۆمان وەرەگرین و لەگەڵ ئەوەشە ئەوەی کە ئێستا بەنسبەت شاری سلێمانیەوە شتێکی پۆزیتیڤە یان شتێکی خۆشبەختانەیە کەوەیە کە ئیقبالێکی زۆریان پێشبینێکی زۆر هەیە بۆ کۆلێژی پەرستاری زۆر لە خوێندکارەکانی کۆلێژەکانی تر داوای دابەزان نەکەن یان دواوی گواستنەوە دابەزی نەکەن بۆ کۆلێژی پەرستاری کۆلێژی پەرستاریەکانی تر داوای دابەزی نەکەن بۆ کۆلێژی پەرستاری زانکۆی سلێمانی لەبەرەوە ئەوەی کە ئێمە لەم ساڵانەی ئەخیرای بینین کە پیشەی پەرستاری زۆر بەرەو پێشەوە چوو خوێندکاران ئەرزوومەندن بۆ وەرگرتنیان لەو کۆلێژ لە کۆلێژی پەرستاری ئەو جیاوازەی کە هەیە بە تایبەت لە وەرگرتنی خوێندکاری کچ و کوڕدا ڕەنگە ڕێژێکی زۆر کەم کوڕانە بێکە بچنەوە کۆلێژەوە کاری و جیاوازێ بۆ چیە گەڕێتەوە بۆچی زیاتر کچانە بن بە پەرستار بەڵێ خۆی پەرستاری هەر پیشەیەکی ینی لە دایکایەتیەوە دەستی پێ کردووە ینی یەکەم پەرستار دایک بووە لەبەرەوە ئافرەت یان ژن بەهۆی ئەو سۆز و میهرەبانی کە هەیەی ئەتوانێت زیاتر خزمەتی نەخۆش و دەوروبەرەکەی و کۆمەڵگا بکات بەس لەگەڵەوەشە ئێمە پێویستمانە هەر بە پەرستاری کوڕیشەیە لە ڕێگەزینێری شەوە
لەبەرەوە ئەو ڕێژەیە کە دامانناوە یەکەم لە سەرەتادا 25 بە 75 بوو ڕێژەی وەرگرتنمان 25 لە ڕێگەزی نێر و 75 لە ڕێگەزی مێ لە دوایەوە سیرمان کرد بە پێی زۆروریەت و بەڵێ بە پێی پێویستی ینی بڵنی بە خصوصیەتی میهنەکە یان پیشەکە لەگەڵ بە سیرمان کرد نەخۆشخانەکانیش پێویستیان بە پەرستاری کوڕ هەیە لەبەرەوە ڕێژەکەمان کردو بە 35 بە 65 لەو ڕێژەی کە بۆمانێت 35 یان لە کوڕانن 65 یان کچان وەرگرتنی خوێندکارەکان تەنها لەو کۆلێژە تایبەتە بە ناوەوەی شاری سلێمانی یاخود لە دەوروبەر و شارەکانی دیکەش خوێندکار وەرەگیرێ بەڵێ نەخێر ڕێژێکی زۆرمان هەیە کە لە دەوروبەری شاری سلێمانی لە قەزا و ناحیەکان و خۆشبەختانە بەشی ناوخۆییمان هەیە ناو بەشی ناوخۆیەکانی کۆلێژە پزیشکیەکان جیاوازە وەلەو ینی زۆر بەعزە کۆلێژێکی تریشی لەگەڵا بێ لەوانێ بەس بەشی ناوخۆی تایبەتی خۆیان هەیە و خوێندکارانەوانی دەرەوەی شاری سلێمانی ئەتوانن بچنە بەش ناوخۆیەکان بەڵێ کەواتە ینی باست لەوە کرد کە پەرستیار دەبێت کەسێکی میهرەبان بێ سۆز و عاتفەی ینی هەبێت بۆ ئەوەی ینی وا بکاتن ئەو نەخۆشیەی کە نەخۆشەکە هەیەی کەمێک کەم بکاتەوە بەڵێ دەتوانین بڵێن ینی لە کاتی خوێندندا یاخود دوای ئەوانەی کە دەچنە سەر کار ینی بەدواداچوونێکتان کردووە تا چەند توانیویانە ئەو شتەی کە ئێوە پێتانەوە وەکو پێویست جێبەجێ بکەن مەسەلەن کەسێکی میهرەبان بن کەسێکی بەسۆز بن لەگەڵ نەخۆشەکاندا ینی بە شێوەیەکی وا قسەی لەگەڵ نەخۆشا بکەن کە بتوانن کەمێک لە ئێشوازاری ئەو نەخۆشە کەم بکەنەوە بەڵێ بەڵێ ئێمە لە پرۆگرامی خوێندنەکەمانە لەگەڵ پرۆگرامە پسپۆریەکان بازەوانەیەکی تریان هەیە لەوانە وانەی سایکۆلۆژیان هەیە وانەی سۆسیۆلۆژیان هەیە علم الاجتماع و علم النفسیان هەیە ئەم دوو مادەیە زۆر یارمەتی دەرە بۆی کە ئێمە خوێندکارەکانمان دوای دەرچوونیان کە چنە ناو نەخۆشخانە و کە چنە ناو کۆمەڵگاوە کە بتوانن ئێوان بتوانن لە ناحی نەفسیەوە لە باری سۆزی و حاڵەتی نەفسیەوە کە بتوانن معاملە لەگەڵ نەخۆشا بکەن هاوکات لە قۆناغی چوارە کۆرسێکمان هەیە پسپۆڕیەکی زۆر تایبەت مەدیمانەیەش پۆسپۆری نەخۆشیە دەرونیەکانە ئەوەش هۆکارێکە کاتوانین تەلەبا کە ئامادە بێ بۆی کە چۆن نەخۆشخانەکانەوە لەگەڵ بزانێت چۆن معاملە لەگەڵ نەخۆشە کە چۆن چونکە زۆر بین نەخۆشیەکان یەکێک لە چارەسەرکردن چارەسەرکردنی بەدەنی نییە چارەسەرکردنی نەخۆشیەکە نییە لە ناحی بەدەنی و چارەسەرکردنی دەرونی یارمەتیانی نەخۆش کەزانین و کە داخلی خەستەخانە بن ورەیان نەڕوخێ زۆر هەز بە لەگەڵ ئازارەکانیان وایان لێکات کە چی بێت کە ناحی دەرونیەکەیان یان لایەنە دەرونیەکەیان ئازاریان بات زۆر نەخۆش جا ورە بەرزکردنەوەی نەخۆش و پشتگیریکردنی نەفسی نەخۆش یەکێکە لە ڕۆڵەکانی پەرستار بەڵێ دکتۆرە عەتیە کەریم ڕاگری سکوڵی پەرستاری لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوون